مام حەسەن 14 ساڵە خۆراکی کوردەواری دەفرۆشێت بەڵام هیچ ساڵێک وەکو ئەمساڵ کڕیاری نەبووە. مام حەسەن هەموو جۆرە خۆراکێکی کوردەواری هەیە هەر لە برنج و دوێنەوە تا دەگاتە هەنگوێنی شاخەکانی کوردستان. ڕەواج پەیداکردنی خۆراک و بەرهەمە خۆماڵیەکان پەیوەندی بەو گومانانەوە هەیە کە لەسەر بەرهەمە هاوردەکراوەکان دروست بوون کە خەڵکێکی زۆر پێیان وایە خۆراکی هاوردەکراو بۆ بەکارهێنان گونجاو نییە. بەڵام ئیسا خەڵڕووی کردەوە ئێرە ناڕوە بە دەوران ئەوە شارەزای بووە لێی بێزار بوو لەو شتە خارجیانە تا بۆ نمونە زۆر کەس هێژە وەڵام من ڕۆنی زەید ناخۆم ئەبێ بەسی کۆچین لە دوایە سازون ڕۆنی کوردی زۆر سەرفە بێت بە زۆری ڕۆنی کوردی شار سەرفە بێت ئەگەر بزانن شوێنەی ڕۆنەکەی باشە ئەو ڕۆنە کوردیانە زۆر سەر بێت تا هەر بۆ نمونە خۆم قوتوی زەیت ماوردی و قوتۆ زەیتانە زەیتەکەی خاڵی بۆ شتێکم تێکردە شۆردمە هەفتەیە بنەکەی تیاماوەتەوە بۆ بە سیکۆتینەوە ڕۆنە زەیتە وەڵا وەک سیکۆتی عینە حەچی مەگەر وە چەقۆی دەنێیا ئاخری بدبەکەم فڕێدا نەیەکریاوە. بازرگانە کوردەکان پشتکردنی هاوڵاتیانیان بە بەرهەمی هاوردەکرا و قۆستۆتەوە. سەرقاڵی دانانی کارگەی ڕۆن و کارگەی جۆرا و جۆرن و دەیانەوێ ڕۆنی زەیتون بخەنە بازاڕەوە و جێگە بە ڕۆنی هاوردەکرا و لەق بکەن. ئەیتر زەیتونەکان تێنن بۆ لەکەینە زەیت ئەوەی زەیتەکەی بفرۆشێ لێس ئەکڕی و هەی شەیواتەوە بۆ ماڵ بۆ خۆیان لەبەرەوە شتێکی تەبیعیە خەڵکیسا زۆر احتمادی کردن سەر زەیتی زەیتون. دانانی کارگەی زەیتون تەنها ڕۆنی زەیتونی خۆماڵی لێ بەرهەم نایەت بەڵکو هەلی کاری بۆ سەدان گەنج ڕەخساندووە و دەبێتە هۆی ساغکردنەوەی بەرهەمی دارزەیتونەکانیش کە تەنها ناوچەی گەرمیان 555 دۆنمباخی زەیتونی تێدایە. زەیتونی ئێمە ئێستا لەم کاتانە کە باخی زەیتونەکان ئەم ساڵ پێگەیشتووە بە شێوازێکی گشتی زەیتونی ئێمە زەیتونەکەی لێ دەکەینەوە بەشێکی لە بازاڕە دەفرۆشیە هاوڵاتیان دەیکردن و خۆشەیەکەنەوە بەکارهێنن بەشەکەی تریشی ڕاستەخۆ بۆ معمەل ئەینێرین و کە ئەو معمەل لە زەیتونەی کە لە سنووری گەرمیانە ئەمساڵ خۆشبەختانە دامەزراوە و کارگەکان تازە دانراون بۆیە بەرهەمەکانیان هێشتا بەشی پێداویستیەکانی خەڵک ناکات هەروەک نرخی کیلۆیەک ڕۆنی زەیتونی خۆماڵی زۆر لە ڕۆنی هاوردەکرا و گرانترە. تەمان حتمما ئەبێ سەعری لە زەیتەکانی تر فەرقی بێ لەبەرەوە هیچ مادەیەکی تیان نییە هیچ تێکڵاوێکی تیان نییە هیچ مادەیەکی کیمیاوی بەکار نایێرێ لەما. ئێرە تاقیگەی پشکنینی خۆراک و بەرهەمە ڕۆکیەکانە کە بە پێی پشکنینەکان خۆراک و بەرهەمە خۆماڵیەکان هێندە بێکێشن لە تاقیگەکاندا بە ئاسانی لە پشکنین دەردەچن و بۆ بەکارهێنان گونجاون. لە دوای ئەوەی کە پەتاتەکەمان فەحسکردن پەتاتە لە جیازەکەیە نسبەکەی 20.65 دەرچووە واتە ئێمە فەحسی سیزۆمان کردووە نسبەکەی 20.65 واتە بڵێ نزیکە لە 21ەوە ئەم 21 ئێستا ئاسایە تەبیعیە بۆ خواردن بەڵام ئەگەر هاتو ئێمە جەدۆلێکمانەیە مەقارنەکەین لەگەڵ جەدۆلەکەی ئەگەر هاتو سیزۆن بوو منە 200 بێت یان 300 یان هەر نسبێک ئەگەر هاتو پەتاتەکە لە 200 یان 300 زیاتر بوو ئەو کاتە ئێمە ئاڵێن گونجاونیە بۆ خواردن و هەرێمی کوردستان خاوەنی هەزاران دۆنم زەوی کشت و کاڵیە گەر حکوومەت پاڵپشتی جوتیاران بکات ڕەنگە لە چەند ساڵی داهاتوودا بەرووبوومی خۆماڵی جێگە بە بەرووبوومی هاوردەکرا و لێژ بکات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا ناوچەی گەرمیان.